سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسایەتی خەڵک بە بێزاری خەڵک بە نەبوونی و نەداری و لایەنی نەفسی و بە تایبەتی بوونی نەخۆشێکی زۆر ئێستا لە تەواوی شار و شارۆچکەکان ئێمە وەک ئیدارەی سی سادە بڕیارماندا کە لیژنەکانی قایم قامێت و لیژنە هاوبەشەکان بە هاوکاری تیمەکانی هەم ئاسایش هەم پۆلیس هەم شارەوانی هەم دام و دەستگای پەیوەندیدار بڵندگۆ بە تایبەتی میوە فرۆش و ئەو شوێنانی کە مەسن ناو بازار کە میوەی تا ئەفرۆشتەوە ناو کوچە و کۆڵانەکانی ناو شار کە بەشێکی زۆری و هاوڵاتیانە لە بەکارهێنانی ماتۆر سکیل و ئۆتۆمبیلەکانیان بڵندگۆ بەکارێنن ئەمە وای کرد بۆ خەڵکی زۆر ڕۆژانە سکاڵایان لەسەر تۆمارکن و لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند جارێک داوایان لە ئیدارەی شار کرد کە ئەو دیاردە مەمنوع کرێ بەڕاستی ئێستا وا وردە لە تەواوی شارەکان وردە جێبەجێ ئەکرێ بۆیە پێمان خۆش بوو وەک سەرەتا و لە دەستپێکا لە سی سادە ئەو کارە بکەین خۆشبەختانە لە دوای ئاگدارکردنەوەی ئەو هاوڵاتیانە بەشێکیان تاکو ێستا ئیلتیزامیان کردووە ئەگەرچی ئەمە مودەیەکی تهدیدمان بۆ دانەنان بەڵام ئیتر وردە ئێمە بڕیارێکی خۆمان جێبەجێەکەین ئامانج لەوەش بۆ ژینگەیەکی پاکوە بۆ نەبوونی ئاژاوە و شاوەژاو و قەرەباڵخیە لە ناو شار و لە ناو کۆڵانەکانی خۆمان بۆ خۆتان نەزانی ئێستا کە وەک باسم کرد نەخۆشەیە خەڵک لایەنی دەرونی مرتاح نییە ئەوانش وای کردووە کات و ناکاتیان نیە بە تایبەتی لە بەیانیانێکی زوویە ئێوارانێکی درەنگ بۆیە سزامان بۆ دیاریکردون کە دەست بە سەراگرتنی هەموو و بڵنگوانی کە بەکارێن لەگەڵ ئۆتۆمبیلەکانیان و ئەو شوێنە و مەوادانی کە میوە و سەوزە و بابەتی فرۆشتنەکانیان پێویێزنەوە جێگەی دەستخۆشیە بۆ خەڵک و جێگەی دەستخۆشیشە بۆ ئێمە وەک ئیدارە و لیژنەکانی قایم قامێت ئامانجی ئێمە تەنها ئەوەیە کە ئەم دیاردە بنە بڕ بکرێ بەڕاستی خەڵک کاسپیەکە نابێتەوە کاری گانی بێتاقەتی خەڵک بۆیە مەبەستەکەمان ڕوون و ئاشکرایە تەنها لە پێناوی مەسڵاتی هاوڵاتیان هەیە